هەفتەی هۆشیاری پێدانی شیری دایکە دکتۆر محەممەد حەسەن پزیشکی پسپۆری منداڵان لە قەڵاتجێەوە لەگەڵمانە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. گرنگی شیری دایک بۆ منداڵان چییە؟ زۆر سپاس، سڵاو لە بەڕێست و لە بینەرانی خۆشەویست. ئەو هەفتەیە لەسەر تاسەری جیهان هەفتەی هۆشیارکردنەوە یاخود ڕاگەاندنی بڵاوکردنەوەی هۆشیاریە دەربارەی پێدانی شیری دایک یاخود بڵێن شیری سروشتی یاخود شیری بناغەیی، شیری سەرەکی بۆ کۆرپا، جگە لە کۆرپا بۆ دایک، بۆ خێزان. بەڕاستی هەتا باسی شیری دایک بکەین کەمە و هەتا گرنگەکەی باسکەین و ڕوومکەینەوە بۆ دایکان هێشتا هەرکەمە. بۆیە ئێمە پێویستە بزانین بۆچی دایک پێویستە بە تایبەتی شەشمانجی یەکەمی سەرەتا شیر بدات بە کۆرپەکەی و بە هیچ شێوەیەک ڕێگا بە خۆی نەدات کە واز لە شیردانی سروشتی یاخود شیری خۆی بێنێت. لەبەرچی یەکەمیان شیری دایک زۆرترین بەرگری جەستە دەدات بە منداڵەکە لە هەموو لایەنەکانی ژیانەوە. بۆ نمونە دەیپارێزێت لە هەوکردن لە کۆئەندامەکانی جەستەی، لە کۆئەندامی هەرس، لە کۆئەندامی هەناسا، لە کۆئەندامی دەمار، لە هەموو بەشە جیاوازەکان دەیپارێزێت. وا دەکات کە منداڵەکە تووشی نەخۆشی نەبێت یاخود تووشی نەخۆشی قورس نەبێت ئەگەر نەخۆشی سادە بگرێت. دوایەوە منداڵ دەپارێزێت لە توشبوون بە کۆمەڵێک نەخۆشی مەترسیداری وەکو شێرپەنجە یاخود وەکو توشبوون بە هەندێک نەخۆشی خوێن و کۆمەڵێک نەخۆشی درێژخایەن، تەنانەت وەکو شەکرە یاخود بەرزەفشاری خوێن. ئەوانە لە دوا ڕۆژی ژیاندا منداڵەکە دەپارێزرێت کاتێک کە لە سەرەتای تەمەنیەوە شیری دایکی پێدرێت. لە هەمان کاتدا سوودێکی دیکەی شیری دایک ئەوەیە کە شیرەکە لەبەرەوەی سروشتیە و لەبەرەوەی کە خواکردە، خوا دروستی کردووە و ڕێنمونیکی گرنگی بۆ دایکداناوە، لە هاویندا ساردا، لە زستاندا گەرمە، لە شەواندا جۆرە مادە و بابەتی تایبەتی وای تێدایە کە منداڵەکە هێور دەکاتەوە، لە ڕۆژدا بە جۆرێکی ترە. ئەگەر منداڵەکە بۆ منە کێشی کەم بێت، پرۆتین و پێکهاتەی مادەکانی بە شێوەیەکە کە یارمەتی زیادبوونی کێشیەدات. ئەگەر منداڵەکە بۆ منە کاتی خۆی تەواو بێت، ئەو مادانەی کە تێدایەتی بە پێی پێویستی منداڵەکەیە. ئەوە زۆر گرنگە، بە هیچ شێوەیەک لە هیچ شیرێکتردا بەدەست ناکەوێت. دوای بۆ گەشەکردنی مێشک زۆر زۆر گرنگە. بۆ ڕاگررتنی هاوسەنجی منداڵەکە نەقەڵەو دەبێت، نەلاواز دەبێت. بۆ توشبوون لە هەموو لایەنەکانی ژیانەوە وا دەکات کە منداڵەکە بە شێوەیەکی هاوسەنگ، بە شێوەیە کە دوور بێت لە هەموو نەخۆشەکان، بە شێوەیە کە منداڵەکە ڕێڕەوی تەندروستی ڕاستەقینەی پێویستی خۆی بگرێتە بەر، ئەو شیری دایکە ئەوەی بۆ دانراوە. بۆیە پێویستە بەڕاستی نەک هەر لە ساڵێکدا هەفتەیەک، بەڵکو پێویستە ئێمە بەردەوام دایکان ئاگادار بکەینەوە و لەگەڵیشیاندا نەک دایکان، باوکان، خێزانەکان، هەموو کەس و کاریان زۆر زۆر وریابن، زۆر زۆر ئاگادار بن کاتێک کە دایکێک نەک لەو کاتێک کە منداڵەکەی دەبێت، پێش ئەوەی کە منداڵەکەی بێت ئامادەکاری تەواوی بۆ بکرێت، بە تەواوی شێوازێکی گونجاوی بۆ دابین بکرێت، بۆ ئەوەی دایکەکە بە ئامادەیەکی تەواوەوە ئامادە بێ بۆی کەوا شیر بدات بە کۆرپەکەی و ئەو سوودە گرنگانە لە دەست باشەکەی نەدات. لە هەمان کەدا پرسیارە دەکەن بەڵێ شیری قوتوو لە ڕووی تەندروستیەوە ئەتوانێت سەرجەمە و پێگاتەوە مادانەی کە لە شیری دایکە هەیە بۆ منداڵی دابین بکات؟ ڕاستی بەراورد نییە لە نێوانی شیری قوت و شیری دایک. شیری دایک بە هیچ شێوەیەک بەراوردی هەر ناکرێت. دەکرێت بڵێم تاوان ئەگەر بەراوردی شیری دایک بکەین بە شیری قوتوو. هیچ دایکێک نابێت ڕێگە بەوە بدا کە بڵێ من شیری قوتوو دەدەم بە منداڵەکەم، ڕێگای یاخود جێگای شیری دایی دەگرێتەوە. ئەوە نەک جێگای ناگرێتەوە، بەڵکو زیانی پێدەگەێنێت. زۆر جارێ منداڵەکە قەڵەو دەکات، منداڵەکە لاواز دەکات، ڕێژەی پێکهاتەی مادەکانی جیاوازە، ڕێژەی هەڵمژینی ئەو مادانێک کە لە ناویدا جیاوازە، شێوازی وەرگرتنی یاخود مژینی پێکهاتەکانی ناو شیری دایک زۆر زۆر جیاوازترا، زۆر زۆر بەهێزترا، زۆر زۆر کاریگەرترا، زۆر زۆر بە سووترە لەوەی کە لە شیری قوتوودا هەیە. من نامەوێت هەر بەراورد بکەم بە هیچ شێوەیەک، کەواتە نایە بەڕاستی دایک لە جێگای ئەوەی کە شیری دایک یاخود شیری خۆی نەدا بە منداڵەکە شیری قوتوو بکاتە بە جێگرەوە. ئەوە بە هیچ شێوەیەک جێگرەوە نییە. لە هەندێک باری تایبەتدا یاخود لە هەندێک بارودۆخدا کە دایکەکە نەخۆشیە بێت یاخود کۆمەڵێک دەرمانیە بێت یاخود کێشەوگرفتی تەندروستی بێت کە لە ڕێگەی پزیشکیەوە بواری دەدرێت کە شیر نەدا بە منداڵەکە، ئەوە جیاوازە. ئەگەر نا بەڕاستی نابێ هیچ دایکێک
هیچ دایکێک وە تکا دەکەم هیچ دایکێک هەر لەو هەفتەیەوە کە هەفتەی وەشاریە لە هەموو جیهان نەکە هەر لە کوردستان لە هەموو جیهان نابێ وا بکات یاخود ڕێگە بەخۆی بدات کە واز لەو سۆزەی خۆی بۆ منداڵەکە بێنێت لەبەرەوەی جگە لە هەموو سوودەکان پەیوەندێکی بەهێز لە نێوانی دایک و کۆرپەکە دروست دەکات کەوا دەکە منداڵەکە خەوی قوڵ ببێت کەوا دەکە منداڵەکە ئاسوودە ببێت پشوو بدات لەسەر سینجی دایکی بحەسێتەوە جیا لە هەموو ئەو بابەتانی کە بەردەوام شیرەکە ئامادەیە یاخود توی تێدانە یاخود ئامادەکردنی تێدانە یاخود پیس دەبێت بیشۆ بە جۆرێک بۆ نمونە پاکردنەوەی دەوێت ئەو شتانە نییە لە شیری دایکدا کەواتە بەڕاستی شیری قوتو بە هیچ شێوەیەک لە کاتی باسکردنی شیری دایک نابێدرێتە ناو بابەتەکەەوە دەبێت لەو لادا بندرێت و هیوادارم هیچ دایکێک سەرەتایی 6 مانجی تەمەنی یەکەمی کۆرپەکەی هیچ شیرێک جگە لە شیری خۆی نەدات بە کۆرپەکەی بۆی کەەوە منداڵێکی تەندروست بەرهەم بێت زۆر باشە دوکات دایکان ئەتوانەوەی کە منداڵەکە بەبێ ڕێنمایی سوودی پێ دەکات لە دایکەکەی حەزەوە ئارزووی خۆیان شیری قوتو بەکاربێنن بەبێ ڕێنمایی پزیشک بەڕاستیەوە هەڵەیە زۆر جار هەیە بۆ نمونە بەداخەوە لە وڵاتەکە ئێمە ئەو هەیە جۆرەها شیر هەیە بەداخەوە ئێستا لەو ماوەیە کە ڕوویدا شیرێک لە ئاسیام و کوردستان دوایەوەی کە چەند ساڵە لە بازارەکاندایە و ساغ دەکرێتەوە و دەدرێ بە کۆرپەکان و بە منداڵەکان لە نەکاو ڕاگیرا و گوتیان ئەوە دەبێت لە هەموو بازارەکان بکشێنرێتەوە ئەو بەداخەوە بەڕاستی دەکرێت بڵێم یەک لە کارەساتە پزیشکیە گەورەکانە کە شیرێک ماوەیەکی زۆر بەو شێوەیە بەکاربێنرێت دوایەوە ڕێگەی لێ بژرێت بۆیە پێویستە زۆر بەوریایی مامەڵە لەگەڵ ئەو شیرانە بکرێت کە دەدرێت بە منداڵ وا باشە ئەگەر لەژێر ڕێنمایی پزیشک بێت وا باشە دایک بەردەوام شیرەکەی نەگۆڕێت کە ئەوەی زۆر باوە لە وڵاتی ئێمە و لەلایەن دایکان و کێزانەکانەوە هەر دراوسەکەی پێی دەڵێ ئەو شیرە باش نییە بەبێ هیچ کێشەی شێبێ لەگەڵ شیرەکەی ڕاستەوخۆ دەیکاتە شیرێشکە یاخود داپیری یان خەسووی یان کەسیش کە ڕاست دەبێتەوە ئەو شیرە خراپەمەی دێە ئەوە کێشی پێ زیاد ناکە ئەو پێ قەڵەو نابێ ئەو کێشە گەورەکەمە پێ قەڵەو نابێ بیگۆڕە هەر بەبێەوەی هیچ بیرێکی لێ بکاتەوە ڕاستەخۆ شیرەکەی گۆڕیوە هەر لە ڕۆژ یەکەم ئەو بۆ ئەوە دەگەرێتەوە کە بەردەوام ڕژەیەکی ئەجگار زۆر شیری جیاواز لە وڵاتەکەمەدا هەیە باش و بەداخەوە کە سانسۆرێکی ڕاستەخۆ لەسەر هەموو شیرەکان نییە. باشە دکتۆر تا چەندە گرنگە دایکان لە کاتی شیرداندا ئاگاداری جۆری خواردنەکەیان بن؟ زۆر سپاس بەڕاستی ئەو پرسیارم زۆر پێ جوانە ئەوە بۆ هەموو دایکانی کوردستان دایکی کوردستان لە کاتی شیرپێدانی سروشتی زۆر بەداخەوە بەڕاستی کۆمەڵێک شت فرامۆش دەکەن یەک لەوانەیە کە فرامۆشی دەکەن ئەوەیە کە خواردنیان باش نییە تاوەکو 2 هەفتە 3 هەفتە هەر لەسەر جێگا هەڵنەستاوەتەوە پاڵ دەداتەوە وای لێ دێت هیچ هێزێکی نەمێنێت خۆی وا هیلاک دەکات یاخود خۆی وا ماندووشەکەت دەکات گویا شیر دەدا بە منداڵەکەی ئاگای لەوە نییە کە ئەوە زیان بە شیرەکە دەگەنێت کە ڕاستەخۆ کار دەکاتە سەر منداڵەکەی بۆیە پێویستە دایک زۆر ئاگادار بێ خواردنێکی تەندروست خواردنێکی باش و گونجاو خواردنێکی تەواو بخوات لە کاتی شیرپێدان لەبەرەوەی کە تەنیا خۆی نییە دوو کەسە خواردنی خۆی خواردنی کۆرپەکەی زۆر گرنگە دایک بە تەواوی ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکات بۆ هەموو مادە خۆراکیە جۆرا و جۆرە سروشتیەکان و دابینی بکات بخۆی خاڵی یەکەم خاڵی دووەم پێویستە دایک بە تایبەتی دایکی کوردستان زۆر خەم و خەفەت نەخوا بەداخەوە کە منداڵی دەبێت وا دەزانێت دنیا وێران بووە ئەوە بەڕاستی کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر تەندروستی منداڵەکە دروست دەکات لە ڕێگەی شیرەکەیەوە من هەموو جار بە دایکان ئەوە دەڵێم ئایا خەفەت دەخۆی یاخود بێزاری خۆت ناڕەحەت دەکەی دکتۆر کێ خەفەت نەخوا بۆ جۆرە نییە دەتوانی خۆت ئاسوودە بکەی پشوو بدەی هەناسە وەربگری ئەوە یارمەتێکی زۆر باشدا بۆی کەوا شیرێکی تەندروست ئەو شیرەی کە تەندروستی و پزیشکی داوای دەکات بۆ منداڵەکە دابین بکەیت خاڵی سێەم زۆر گرنگە چاومان لەوە بێت کە دایکان لەوانەیە ئێستا زۆربەی دایکان پێیان سەیر بێ وەرزش بکەن وەرزش تەنیا بۆ جەستەی خۆیان نییە ئەوە بۆ یەکەوە شیرێکی تەندروست بۆ منداڵەکان دابین بکەن چی دەدا ئەگەر ڕۆژانە بۆ من لە هەفتەدا 5 ڕۆژ یان 4 ڕۆژ دایکەکە وەرزش بکات دایکێ بۆ نمونە 2 منداڵی دیکەی هەیە یان 3 هەیە شەرم دەکات لەوەی کە وەرزش بکات کاتێک کە پێی دەڵێ بە پێکەینەوە جواب دێتەوە بە پێکەینەوە وەڵام دەداتەوە وەرزشکردن هەموو وەڵامەکەی هەیە دەڵێ دیکتە بەردەوامیش دەکەم ئەو بۆ جۆرە نیە بەڕاستی پێویستە دایکان وریابن و لە کاتی شیرپێدانی سروشتی وەرزش بکەن کەواتە 3 خاڵی گرنگ هەیە یەکەمیانەوە خواردنیشی تەندروستی
گونجاو و بە پێی پێویست بخۆن خەم و خەفەت نەخۆن بیرکردنەوەیان زۆر نەبێ و زیاد نەبێت ئەوەندەی کە لە توانایاندا هەیە و چالاکی و وەرزشیان زۆر باش بێ ئەوە دەکرێت بەڵام خاڵە سەرچەکانن جا لە کۆمەڵێکی ترکە پێویستە خێزان یاخود هاوسەر کە سوکار کەشێکی وا گونجاو بۆ دایکەکە دابین بکات کە ئەو دایکە ئامادە بێت بۆی کەەوە ڕاستەوخۆ کۆرپەیەکی تەندروست بێنێتە ناو کۆمەلگاوە. بەڕێز دکتۆر محەممەد حەسەن پزیشکی پسپۆری منداڵان لە قڵات زێوە لەگەڵمان بووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دکتۆر بەخێر بێن.